بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئەوەی ئایز و خۆشەویست شادەبمەوە لە پێشانگایەکەم تایبەتە بە خواردن. جا من دەسمە لای بەشی لە هاوڵاتیان و لیان دەپرسم خواردنی ئێستا ئەو تامەی جارانی مایە و هاوڵاتیان زیاتر حەز بە چ خواردنێک دەکەن و چەندێک باشە ئێمە خواردنی دەرەوە کەمتر بخۆین زیاتر گرنگی بە خواردنی ماڵەوە بدەین و خانمانی ئێمە چەندێک گرنگی بە خواردنێکی باش و چاک دەدەن. ئێوە لەگەڵمان نابن من بەگشتی لەسەر خواردن بەشی لە هاوڵاتیان دەجوێنم لەگەڵمان نابن. خاتو سڵاوێ سڵاو لە بەڕێزشتە بەگشتی لەگەڵ خواردنە چۆنی؟ سەرەتا بە خێراتتان دەکەم وڵی بەگشتی لەگە خواردنی بینم زۆر باشە بەڵام خواردنە کۆنەکان خواردنی ئەو سەردەمەنە. چی دەزانی یان چی دەخۆی ئەوانەی کە خواردنی کۆنن؟ وەڵاهی بەحام هەمووی دەخۆم لە دۆغاوە کفتە قوڕاو داندۆک گەنم ئەو شتانە خۆ بینی خۆمامی بە خۆت دەزانی قوڕای ئازر بەڵێ هەموو شتێکە زام دروست خواردنە قەدیمانە تام و لەزەتی کووە لەگەڵ ئەوانەی ئێستا بەخوای تام و لەزەتی زۆرە ئەگەر بینە سەر حەق ئەو کەسێک کە ئامادە دەکە لە شێوازە کۆنەکەی تامی زۆر خۆشە بەڵام ئێستا کە بە حکمەوەی کە جیلی نوێ و دنیا پێشکەوت و ئەو شتانە خواردنەکانیش دەستکاری کرایە بەڵام کە دەستکاری کرایە تامەکەی وەکو کۆنەکەنێ بەڵام ئەمە هەر لەسەر ڕێچکەی داک و داپیرمان دەڕۆی. هەموو ڕۆژێ هەر برنج دەبی برنج ئاسانە و لێنێ و بیکولێنەوە بیدە. بەخوای ئێستا لەو سەردەمەی کێشەی تەندروستی قەڵەومان زۆرە ئەویش هەمووی دەگەڕێتەوە سەر خواردنەکان برنجیش یەکەکە لەو خواردنانەی کە قەڵەومان دەکاتن لەگەر برنج بینم ئەوەندە باش نییە نە بە خۆم نە بە منداڵم. با بزانم ئێستا ئەمەی کە لەم پێشەنگایە هێناوتانە و نمایشی دەکەن و بە خەڵکی دەیفرۆشن ئەمە لە چی دروست کراوە تا چەندێک تەندروستە باشە یان تەنها لەلای ئێوە پارەکە مهمە و 2 دیناری استفادە بکەن؟ ئێستا ئەمە وەکو خۆمان بەهاراتی ڕۆژهەڵات بەشداریمان کردووە ئەم خواردنە هەموو میوەی سروشتیە هەمووی میوەی سروشتە فرێشە خۆمان ئامادەی دەکەین بە هیچ ئامێرێکی تێدا نییە کە ئامێرەکە زیان بەخشبی لە بۆ کەسی بەرامبەرمان منان لێرە ئەمە 2 هەدەفمان هەیە یەک ئێمە هاتوینە لە بۆ بژێوی ژیان دابینکەین دووەمینی شتێکی تەندروست پێشکەش دەکەین ئەمە 24 زۆر میوە لە خۆدەگری هەر یەکەوت تامێکی هەیە ئەمە لە باتی کوڵە شەکر بەکاردێ بە چایە و بە قاوە دەخورێتەوە ئەوە لە ڕووی تەندروستێکی زۆر باشی هەیە. خەڵک شەکر نەخوا بە ئەمە بەکار بەڵێ من خۆمان بەس ئەوە بەکاردێنێ بەڵێ ئەمەشیان وەکو حەرزی بەڕێستانکەم ئەوەش میوەی وشکە چەندین میوەی فرێشە لەبەر هەتاویش وشکمان نەکردیتەوە لە ڕێی سێبەرەکی فێنک وشکمان کردەوە بەهۆی ئەوەی کە تیشکی خۆریش زارجارە زیان بەش دەگەێنێ ئەمە نەماویست ئەو زیانەش بە میوەکە بگەندری و بگەڕێ لە بۆ خەڵک. ئەمە ببینێ لەلای بێتە پرسیار بڵێ بۆچی باشە؟ ئەوە لە بۆ هەموو شتێک باشە هەنە میوە لەوەی هەیە وەرزی نامینێتن هەشە میوە وەرزی نامینێ بەڵام بە حکمەوەی دەبینە ناو سارکەرەوەکان خۆشمان دەزان لە ڕووی تەندروستی هەر شتێک لە ناو سارکەرەوە چەندی شتێکی بەسەدا بڕواتن ئەوە زیان دەبەخشێت چکە مادەی غازی لە خۆ دەگریتن غازە هەر چێشیتن بڵێ دوو هەبوو دوو لە هەموو شتی خۆشتر بوو بەێ سەر و پێچ چێ بەگەنمە کوتای خۆشتر بوو سەر و پێسمان دەخر بەگەنمە کوتای ماشەڵا لەگەر دوی لەزەتی خۆیە بوو عادی کو بە تامتر بوو شتی هەنجی تەندروست بووە ئێستا هەمە نەخۆشیە نەبوو ناوەڵ ئەلحان ئەم ریشکانە دەخۆی پێ نەخۆشە بی ئەو ڕوونی دەخۆی پێ نەخۆشە بی پێشتر ئەوە هەبوو ژنداوە بکە لە دەرێ خواردن بێ و بخۆ ناوە لەوانە بوو بەخۆیان منەلحان بە خۆم چەور و زەختم هەیە چەور و زەختیم گرتێ بەو شیوانە دەیخوا سەلامەتت کە سەلامەت بێ ڕەبی بە چاچی خۆتە ئەو ئافرەتە جائێرانەی ئێستا ئەو خواردنە قەدیمانە دەزانن؟ ڕاهی زەحمەت نازانن زەحمەت بزانن ئەو لە بیرمان چیتەوە سوامەلحان وەلا نەمایە شتەکە نەمایە بکەی ئیشەکە نەمایە بکەی شتەکە نەمایە دروستکەی
قديم نما ژنێ قديم نمایە ژنی قەدیم نەما ژنێ قديم نمایە کاکە ناوەڵڵا ژنی قەدیم زۆر هیلاک بوون زۆر ماندی بوون ئەرێ وڵاهی زۆر مادی و شەقی بوون بەلاش ئەرێ وەڵڵا بەزارەتی زۆر دیتی ها ماشەڵڵا زۆر مادی بووم ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵاهی مادی بووم بەلاش ئیلا قال پێشانم پێمەیە دەی لەش ساغ بێ ئێستا دەست خۆش بێ. سەلامەت ئێستا حەز لە چ خواردنەکە زۆر ئەمن واللهی ئەلحان نارم لە بەزەخت و چەوری هیچ شتەکەم پێخۆش نییە پێت خۆش نا بەخوای خوا سەلامەت هیچ شتەکەم پێخۆش نییە بەخوای ئەی بازار چۆنە ئێستا لێرە واللهی لە خۆلێرە دانیشتیمە ئەو شتانە دەفرۆشم بکەم؟ مشتری هەیە نییە واللهی هەیە و نییە و ئەوە ئەو ئارێ والله بەس قەنەعەتت پێ ئەرێ واللهی ئیلا خوا دەست خۆش بێ ئەوە قاپە خیار بە سماق بە چەند دەفرۆش واللهی بە هەزار یەدەم بە هەزار دەدەی ئەرێ بە هەزار یەدەم 500 یەدەم ئەوە عەسەب ڕێکەتن ئەرێ لا مشکی بە چەند دەم لۆ من حسێب دەکەیت واللهی ئەو هەبە ئەو هەبە ئەمە نەوانابم ئەو هەبە لۆ نابەیەوە ناوەڵا دەست بینە سماق لۆ پێدا کەمە هەبخۆ دەستت خۆش دەبی ئەو هەب خۆی بخوای دەست خۆش ژن قدیم نانی ئەکرد مەڕی ئەدۆشی دۆشای تەماتەمانە کرد درەویانە کرد ژن قدیم مەشکەیانە ژەن کش ئیشێکیانە کرد وەڵای ماندی بوونە مناڵیانیشە بوو مامانشوان ئیلا مامان عشایر خۆمان مامانیمانی کردووە نەچوومانتە خەستەخانە سۆنەر بکەین و بزانە کوڕە کچە نازانین چییە بەس تەوەکەل بەخوا مناڵمان نەبوو کوڕبایە کچ وایە ئەدی ئێستاکە ئەو خواردنانە دەزانن حازرکەنەوە چی قەدیم بەخوا مەجڵ چێش دۆڵمە دووەکەم هەر ناتوانین تامیش ئەمەنە بە لەزە دەیکەم ئیسەش دەی وەک دەژن نازان وەک من بیکە خایش و گۆشت بووەکەم نایلم یەک کەسێ بدا لە ئین من وەڵا تو مەزبوطی ئارە ئەو زەبا پێم بدێ ئەو مژە ئافرەتە قەدیمم ئارێ وەڵا 50 مەرێ 50 ساڵ ئەمنمە تەمانەکەی مەرێ با تەمانەکەی. با بزانم ئەو ئافرەتە گەنجانەی ئێستا زان خواردنی ئەوە بە لە زەدا وەڵی من ناڵێ من ڕێزمێ بم کچانە هیچ نازانن هەتا چنە ماڵمیان چنە ماڵمێت بە فەیسبووکە چییە سەیرەکەن و بۆ خۆیان تۆزە دروستەکەن کیەکەکەن نازانم ئەمان ناکەن هیچ شوان نازانن ئەگازانن ترشاتی ئاوا بکەن ئەروەڵ باشە ئەدی خواردنی لە دەری نازانن وتی بکەن نە ئەزانن جرێ جوان بشوەن و بە جوانی ئەرەوەڵا ڕازیت پێڵێم من بۆ ئەم کچانە هیچی بەدڵم نیست ئەو جاران جلتان بەدەستی دەشت ئارەوەڵا بەدەست ئەشۆیم ئاچوانە سەرکانی و ئاو داری ئەوە نەمانەگە دەدەتەوە تەڵب بەدار نەیمانەدا ئەمە پاکمانە کردەوە ئەمانە ژەن ئەوەکە و هەمانە قستە بەرخۆرەکە ئێستا ئاسانە بێخەناو غەسالە خەسەلە خەسالە ئەم خەسە ئارەوەڵا جا با بزانم تۆ حەزت لە چ خواردنەکە زۆر واللهی من هەچی بێخۆ حەزم لە خۆنماڕۆن و هێلکە ڕۆنەکەی پێڵێن نەرگزی خۆنماڕۆن بکە پێڵێن نەرگزی بەس من خۆنماڕۆن بۆکەم کشتیان شێتە بن ئەتا ئەیخۆن تەوایەکە کەواتە ئەمە تێگەیشتم لە تو ئەو ئافرەتانەی ئێستا هیچ نازانم ناوەڵا بەس هێلکەکە کە نەڕۆنەکە جار وای خۆشی تێ ناکە مامۆستا خواردنی برنج بە تایبەتی برنجی ئێستا و برنجی قەدیم چ جیاوازیشانەیە بەخۆی برنجەکان هەر یەک برنجە هەمووی ئەو 11 کە لەسەری نووسرا هێندەکان هەمووی تقریبان یەک بابەتە تەنها ئەو برنجانە نەبی هەیە تێکەڵی لەگەردا دەرین مەسەرەن دەرەجە 2 هەیە دەرەجە 3 هەیە تێکەڵی دەکەن ئەو برنجانە لە سعرەکەشی ڕادیارە لە بازاری هەرزانتر دەفرۆشن ئەوجە برنجی باش و خراپ کولێک جاکەین برنجی باش و خراپ هەلێلانەکەی ڕادیارە ئێستا گەر بێ سەیری ئەو برنجەی مە بکەی هەموو یەک مستەوە یەک دنگ ڕاوەستایە بەبێ ئەوەی هیچ دنکە چشکابیتن ئەو برنجی باشە ئەمە ئەو ماڵێکە هەیتمان یعنی بە شێوەی بێمنەد ئەمە دەیفرۆشین بدرێن خەڵکەکەی وەرە تێستکەن تاقیکەنەوە ئەو زەبێن بیبن زۆر خواردنی برنجیش خراپ نییە بە تاکیت قەڵەوت دەکەوچی من قەڵەو دەبی یەکسەر قەڵاو دەبیە ئەرێ وەڵڵا جا بە پێی پێویست بخورێ باش بەتاکید هەموو خاستان جەمەکان ڕێک بیتن زۆر باشە و زائیدەن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی دەڵێ بیکەنە 3 بەش مائیدەتان بەشەشیان لە بۆ هەوای بەشەشیان ئاویت کە نانە دەبی هەندەشیش بێڵیەوە یعنی ئەدەبی بە تاڵی بێلیەوە زەمامۆستا کەمێک برنجی دەخۆین بابزانین برنجەکەتان باشە یان باش نییە وەڵا ئەو خاتونە ناوێت خۆی بداتە بەر کامێرە
جا بە خۆمە مامۆستا خۆ وانە بابزانین برنجەکەیان شتێکی لێ دەزانین لە مارێ زۆر باش کەمەکیشمان پێ دەکەن مامۆستا زۆر نا ئەوە مراچیش لێرە هەیە بابزانین بسم الله نانە مامۆستا برنجەکە باشە کەمان ڕقمیەکە الحەمدولله و لە بازارەکەش ینی بە شەر دەیفرۆشین ئەمە هەر مشتێک کە بێبی باتن دەڵێن بی بە ئەگەر نیوەش سەر بکڕا لێ نەبوو لە بۆمان بینەوە نانە بەگشتی چدا خۆی خواردنی تەندروست بەخوای پەنیری لە خۆم لۆری لە خۆم ئەگەر هەبیت ئەو لۆر و پەنیرە ئەو تامەی قەدیمی مایە ناوەڵە نەمایە ئەگەر واقعەکەی لۆ هەو تامە نەما ئی پێشان ڕۆی خواری پێشەکەمە ئێستا پەنیری خۆمان بۆ نمونە چیلۆی بەهشتیە دەبینین ئەو پەنیرە وڵاتەکانی دیکە بانایی نەرێم 2 چیلۆی دەکڕی بەهشتی یان بە پێ کە بەس پەنیر خۆم بەتامتر بوو وانە علی ژاژی پێشان بەتامتر بوو لە ئێستاکە ئێستا پێ دوای هەمە نەخۆشیش زۆرە بەشە پەیوەندی بە خواردنی نیە هەمووی ئەو خواری ئەکسپارەیە ئێکسپەر ئێستا ماستاومان دەستە ئێران دلۆمان دەکەنەوە دۆ بخۆمە دەیخۆینەوە سەڕاشی لێ دوو دەگری وانە سڕەشی دەگری ئێکسپار ماستەکە ئێوەنە جارە ژنی قەدیم ئەو خواردنی ئازر دەکرد دۆغەوە بوو قوڕا و بوو چەند بە لەزەت بوو ئێوە ئەو خواردنی پێشان بەتامتر و خواردن خەرغالی لە ئێستا بیت تەمبەڵخانە کەسی دەخوا دادەنی خوا و پار دەتەوە ئەو هوجی گەورە دەکات ئەوە وڵای بە خۆشمان قیسە خەرەوە بینە بینی خۆمان پێشان لۆ نەفری پێشان ڕاضی بوو لە سبینێکە سعات 6 نانی دەخوارد ئێستا سعات 9 نانی دەخۆی جەمەکەش گۆڕا نێورانی سعات 2 3 نانی دەخۆی عیشای مەغریبێ عیشای نانی دەخۆی جەمگۆڕینەکەش تاسیرەکە تو حەزت لە چ خواردنێکی زۆر وڵی عەزم لە دۆغەوەیە داندۆک کفتە ئەو شتانە ێژن لە ئازر دەکا ها لە ئازر دەکا ئەمە ئەنگۆنینە کاکە ئەمە وێنە لەمالە بتەستێن ئەوڵا دۆغەوە دۆینە دوێنە زان چیە ها ئەو دوێنە گەرمە کوتاوە لەگەر ماستاوی ماستێکە دوێنە قوڕا و ئەگەر هەبی دەخۆینە گەندەربی نەخۆین ئەو جیلە ئێستا نازانیت ناوەی تازە ناوەڵە تیلێستانە بەس دەسەین لە فەکەی لە بازاری بخواتنەوە لە فەکە ئێکسپایرە ڕوونەکە چیە چینی عقیدە چون لە فام خۆ لە بازاری بەگشتی لەگەڵ خواردنە چۆنی واللهی باشم خراب نیم چاکم لەگەڵ خواردنی لەخوا بە زیاد بێ ممنون بزانم حەزت لە چ خواردنە چیە واللهی ئەکسەریتی خواردنەکان حەزم لێیە کامیان زیاتر زیاتر بامی و تەماتە و بامیە خۆشە برنج سەوێ برنجی زۆر دەخۆی نەوەڵا کەم زۆر بەکەمی لۆ برنجی کەم دەخۆی واللهی لە تەمەنی مندا بۆ من باش نییە باش نییە ناوەڵا ینی لە خواردنیشە ئاگاداری سەحەتی خۆتی 100% زۆر گرینگە ممنون جا پێم بڵێ خواردنی ئێستا و قەدیم لە ڕووی تامەوە چەندێک فەرقی هەیە زۆری فەرقەیە چی وای کردووە کە فەرقی هەبی لێنانەکەی کابانی باشترە بەڵێ ئەی زۆری خواردنەکە زۆری خواردنەکەش ئێستا باشترە لە ئی قەدیم ئێستا باشترە بەڵێ ئەی دەڵێن ئێستا بە چیمیایی گەورە دەکرێت جاران بە سروشتی خۆی گەورە دەبوو هەموو شتێک بە چیمیایی نییە بازێکی بە چیمیایە هەندێکی بە تەبیعەت گەورە دەبێ و دەگاتنێنی پێدەگا زۆر باش چەندێک پێویستە بە پێی پێویست خواردن بخۆین بە پێی بەدەنت کە پێی ناڕەعەن نەبی پارێزی خۆت بکەی چەوری شەکرە ئەو شتانە زۆر ئەسەری هەیە بۆ ئەو شتی ئەگەر خواردن درەنگ ئامادە بکرێ خۆ حەسەبی ناوی ئەگە برسی بم با لە خۆم دەسیتن ئەگەر برسی بم با بە برسێتی هیلاشی نیوە ڕۆیە دەبێت لە 12 هەتا یەک ئەمن خواردن بخۆم زیاتر بێتە عسەبی بم برسیم دەبێت وە عسە ئێستامانی دەزانن زلۆ حاضر دەکەن گەم ناسن دێ فێر بوون قابل لە چەند ساڵەمە بەیەکەوەی چستان ئامادە دەکرد خواردنەکان چ بوو کە زۆر باش بوو خەڵک زۆر دەی خوارد هەمی چمان ئامادە دەکرد وەکو ناوەکانم پێ برێ بەک دۆخەوەمان دەکرد و گەنمە کوتامان دەکرد و دۆینەمان دەکرد و کفتەمان دەکرد و نیسکمان دەکرد و نۆک ئەیبی عادی ئێستا ئەو خواردنانە ئامادە دەکەی دەکەین ئێستا بەل ئێستا ناوەڵە کەم لۆها لۆ مۆدێلی نمایە ینی خواردنیش بە مۆدیلە خوانش بە مۆدیلە بابێ ئەو جۆ خواردنانە ئێستا چەندە خراپن
والله هن پێشان سەحی تربی وانە بەێ والله بەێ والله ئێستا فێر بوونە لە دەرێ خواردنی دێنن بە دلیڤری بۆیان تێخدا ماندی نەبن مادی نەبن ئاماندی نەبن دا فەقیرە نەکۆهین ببن ئەوە چەند خراپە ئەری وەرە هەندە وەچی خمانە نییە خمانە ساوار خۆتبی برش خۆتبی گەن مەکتای خۆتبی ساوار بە گۆشتە لە شاوار بوو شیر و ماست خۆتبی حیوان خۆتبی ئێستا هەر منشکدا هەمی پرۆتین سەر دەبری تااقەتی نیە وەڵا ڕاستە بە ئاسانی برنجەکە بێ خەساگیری و برنجەکی ئامادە نەزان هە برنجەکە بخسەر بخۆ هەبیت بخۆ نەبیت بخۆ خۆمامی با کەس نەزانی بەس ئێستا کم خۆیان لە مێردی مادی دەکەن بناتانن تانامە تااقەتمان نییە بۆچی جاران نما بەران جاران ئیشکردن بی وەک زران بی چ خواردنەکی زۆر بە باشی دەزانی ئامادەکەین وڵی هەرچی مارمدارەکەم دا بکەن هەندە خواردنمان پێ برێ بزانین سەرچێکە دۆڵمەیە کازم کە بابە شتی وایە برنجە خراپ نییە بەێ وڵ ئەدی نبینیتمانیاتی بەخوای ئەی پێشتر چیتان ئامادە دەکرد وڵی ساوار بۆ برێ چتی و هەمان بەستا ساواری دەخوا بەخوای زەحمت ئارێ وڵی زۆر بە زەحمت ئەی لە ڕووی لەزەتەوە لە ڕووی چێژەوە خواردنی پێشان چەند بە لەزەت بوو چەند بە تام بوو زۆر زۆر تامی هەبوو ئێستا هیچ تامینێ بەخوا هەرچی لێ دێنێ نەبوونی هەیە نەتامی هەیە خەتای خواردنەکەی کوالێتی خراپەتیە بەێ وڵ احتیمالە نەکو کابان هەر کابانی جارانن ئارێ وڵە خواردنیش بە کابانیش دەگۆڕێت طبعا ئەرێ وڵە بەێ وڵە خاتون سلااو لێبێت سلااو لە تۆش بەخێربێ دەبینم خەری چامادەکردنی شفتەی بەڵێ ئەو شفتەی تو هیچ جیاوازی چیە لەگەڵ شفتەی ئاساییە بێگومان خواردنەکانی ئاغاژن جیاوازی هەیە خواردنەکانی ئێمە تایبەتن خواردنگەی ئاغاژن تایبەتە بە خواردنە کوردەواریەکان چی و چی لێرە ئامادە دەکەن لێرە هەموو جۆرە خواردنێکی کوردەواریمان هەیە دۆڵمە و کفتە و برنجی کوردی و قۆزی و مریشکویتی هەر شتێک لەگەڵ ئامادەکردنی کفتەیە چۆنی و خۆ دەیزانی یان تەنها هاوکاریان دەبی من تەنها هاوکارم شێفەکە ما خواردنەکان ئامادە دەکات بۆ خۆت فێری کفتە نەکردووە وڵا بڵێم چیتی خواردنەکان زۆربەی ئێزانم بەس کفتە نەبێ زۆربەی ئێستا چی دەزانین شفتە دەزانی ئەرێ وڵا هەموو خواردنەکان دەزانم ئەوە ئەی دۆرمە دۆڵمەش دەزانم بێگومان بەڵێ زۆر باشە حەزت زیاتر لە ئامادەکردنی خواردنە خۆت فێر بکەی یان زۆر حەزی پێ ناکەیت وڵا هەموو جورە خواردنێک دەزانم ئامادە بکەم و حەزشم لە دروستکردنی خواردنە زۆر باشە با بزانم بۆچی بەشێک لە ئافرەتە گەنجەکانی ئێستا نازانن هەموو خواردنێک ئامادەکەم بە تایبەتی و خواردنانەی کە پێشتر خانمانی ئێمە ئامادەیان دەکرد بۆ نمونە قوڕاوە بۆ نمونە سەر و پێەیە کە ئەوانە ئامادەیان دەکرد بۆچی جیلی ئێستا نازانێت وڵا جیلی ئێستا زیاتر حەزی بە فاستفودە ئیدی خواردنی سەر و پێ و قوڕاو ئەوانەی حەز لێنە خۆت لەگەڵ فاستفودا چۆن وڵا بینم باشە لەگەڵی بەس خواردنە کوردەوارەکانیشم زۆر حەز لێن لەگەڵ خواردنە بینت چۆنە وڵا باشی تا ڕادێک خواردن دەزانین دروست بکەی یان تەنها داوا دەکەی و دەیخۆی وڵا خواردن داوا ناکەم لەگەڵ فاستفودا یەکنیم بەس خۆم خواردن دروست دەکەم خواردنی خۆم پێدەن دروستە وەک لە ئیدەرەوە لەبەر چی خۆت پێتەن دروسترە وڵی خۆتە زانی چیتیا بەکارێنی و زانی چۆن شتەکان دروست بوون لە چی دروست کراون لە شوێ کڕی و متمانەت پێێتی لە شوێی کڕی لە پاچی خواردنەکەی خۆ دڵنیە ئەروەڵا وە زۆر باشە ئەو خواردنانەی دەرەوە زیانیان زۆرەکە دەبینی خەڵکێکی زۆر خواردن لە دەرەوە بانگ دەکەن بۆ خۆیان و خواردنی دەرەوە دەخۆن تا چەندێک کاریگەری خراپی لەسەر تەندروستیمان وڵی بەنسبەت خۆمەوە ئێستا من بۆیە خواردنی فاستفودم تەرە کردوانی خواردن دەرۆم تەرە کردووە بەکتریای ماعیدە دروستەکە هۆرمۆن ناتێکەیە قەڵەوتەکە وڵی زۆر هینی تری هەیە زیانی تری هەیە زۆر باشە خۆت دەزانی چی دروست بکەیت وڵی هەموو خواردنێکە زانم باوەسفی خۆم نەگەم نەکەی ئاو بیەکبان وڵی هەر لە دروست بوونەوە بیلادیە چه فێری کردی دایکم ئەڕۆڵە ئەی ئەو خواردنانەی کە کۆنن تا چەند لەوان شارەزاییت هەیە و دەتوانانی دروستیان بکەی وڵی تا ڕادێکی باش ئەوی خۆمانەی خۆین دروستەکەین خۆتان یان با بڵێم خۆ زیاتر حەز بە چ خواردنێک دەکەیت وڵا گەرمە کوتاو خواردنە کوردەوارەکەم زۆر زۆر حەز لێ ینی لەگەڵ
دۆرمە و برنجی زۆر برادر نی ناوەڵا نانا بەگشتی لەگەڵ خواردناو چۆنێ شێوش تەقیبە مام ناوەندم حەز لە چ خواردنە وڵی زیاتر حەزم لە خواردنە کوردەواریەکانە کامەیان زیاتر دۆڵما کفتە شفتە برنج و مەرەگەژەوە هەر شەشی گشتی یانی ئەزەوی تایبەتەکان دەڵی کوردەواریەکان کەنگر بە هێلکەی خۆمانی کەنگری زەرکەی بە هێلکەی خۆمانی ئێستا کاتی کەنگرە طبعا هذا أو موسمي أو صار بش وصل بس هر باش يعني هي لا شوينا كان قرميانو يعني لين بفردي يعني هي باشا الحمد لله خواردنی کوردەواری تەندروستتر نییە لەو خواردانێک کە ئێمە لە دەرەوە داوای طبعا زور باش تندرسترا حتما زور تندرسترا ئەی بۆچی دەبینین بەڕاستی خەڵکێکی زۆر داوای خواردن دەکات لە دەرەوە والله أم لقر أو هركسك با أو يخوتي من نسبة بخوم بتايبتي قد خواردن لدرو عداواناكم لمالي خوم چونکە دکتۆرە بەڕێزەکان ڕێنماییمان دەکەن دەڵێن خواردنی دەرەوە خراپە من لمالي خوم أوي خيزان درجتك هلا مالي خوم من آمادة دكا ودي خوين يعني ستا نوتنو خواردني من لمالويا ستا هشتاش خواردني كردواري بكاردين لمالوا لە خواردنەکانی خێزانەکەت رازی زور ستا صد رازيم كابانا هتا زور الحمد لله زۆر باش ئافرەتیشی مسلمان دەستڕەنجینە لە خواردن لە خوای بەزیاد بی زۆر باش چەندە گرینگە ئەو خانمانە ئێستا کە کچەکانیان کاتێک گە گەورە دەبێ هەراش دەبێ فێری خواردنیان بکەن بەڕاستی کوردەواریان لە بیر نەچێت پێویستە لە تەمەنە شارزەکاری فێری خواردن و ئاداب و خوڕەوشتی ماڵەوە لەگەر دەرەوە چۆن بی بە تایبەتی خواردن ئەو داکە پێویستە ئەو نەوەی خۆی یعنی منداڵی خۆی فێرە خواردن فێرە هەموو شتێکی بکات کە بستە ماڵێکی تر یعنی ئەو داکەی سەربەرزکانەک بەدەست و بێسپی بستە ماڵشکە ئاوەدام کاتەوە وایە پێویستە ئەو ئافرەتە وەک داشی چاو لە داشی بکە فێرە خواردن و هەم ئیش و کارێکی ماڵەوە بی تا بتوانی لە هەر شوێنە کە ژیانی هاوسەری پێکبینی بەسەر بەرزی ژیان یعنی باتە سەر بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بە شێلاوڵاتیان بوو سەبارەت بە خواردن جا من پێم خۆشە ئێوە زیاتر و زۆرتر گرنگی بە خواردنی ماڵەوە بدەن و گرنگی بە خواردنی کوردەواری بدەن حتا بکرێ خواردنی دەرەوە مەخۆن چونکە زیانی زۆرە دکتۆرە بەڕێزەکان هەمیشە ئامۆژگاریمان دەکەن خواردنی دەرەوە بەڕاستی بەشێکیان کارەساتە لە ڕووی تەندروستیەوە تووشی زۆر گرفت دەبین جا پێم خۆشە هەر هەمومان گرنگی بە خواردنێکی باش و تەندروست بدەین تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ